ست هزاران جانگوری خو کرن بنوی آخر وام ناهید خان نوێنەری هەدەفەیە لە هەرێمی خۆمان ئەو هەموو ڕۆلی ژنێ کە پلتفۆرمی یەکەتی ژنان سەردانی ئەنجومەنی باڵای خانمانیان کرد ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانی خۆمان بۆ هەموو ژنان دووپاتەکەینەوە لە چارچەوەی بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕێگا فەرمیەکانەوە و بەپێی سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لەگەر هەموو لایەنەکان بە شێوازێکی فەرمی و ڕاستەوخۆ لەگەر دام و دەستگار فەرمیەکان مامەڵەکەین و تەعاملەکەین و سەبارەت بە خەباتی ژنان و ژنان بە هەر چارپارچە لەسەر ئاستی نیشتیمانی ئەمە خەباتێکی زۆر پیرۆزە وەم بە هەموو شێوێک لەگەرین تا ئەو کاتێکە لە بەرژەوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگە بەرژەوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەروها تێڕوانین و ئامانجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هاوتەری بن بۆیە لەگەر ئەوەی کە خەباتی ژنان خەباتێکی پێویستە بەڵام لەو چارچێوەی سیاسەتەی حکوومەتی هەرێمی هەر پارچە ڕاستە زابۆنی خۆ هەیە دەگوشی ئەم کەیف خۆشن بۆ دختار نرخات me pêşwazî kir amacî me yekîtiya jinên Kurd bê avakirin divê sed salê de em li welatê xwe azad bi zimanê xwe û li ser erdê xwe jiyan bikin vê münasebetê em hatine ziyaret bikin bu alaqedarî jî em keyfxweşiyê xwe dikin ev sed sala jinên Kurd e bo yekîtî jî bo nîştîmanê jî çi pêwîst be em jinên Kurd deyndarê hemû dayîkên xwe ne û welatê xwe ne nifşên û zarokên xwe em sed salek azad ava bikim hemû ziyaretê me amancê me jî ev e.